با باش بزانین ئەم حەقیقەتانە ڕۆژێک دێ ڕوبەڕووی ئەبینەوە. ئەهلی ئیمانین کردەوەکانمان دەرێ دەستی ڕاستمانەوە بە ئیزنی خوای گەورە تەبارەکە وتەعالە. ئەگەر ئەوە نەبین خوا پەناماندا واللهی کردەوەکان ئەدرێ بە دەستی چەپەوە. وەزەرەرمەندترینی کەس لە هەردوو دنیا ئەو کەسەتانێ نامی کردەوەکانی بدرێت دەستە چەپیوە. ئەوەتانێ کە تەرازۆکانی سوود بێ خوا پەناماندا. فبۆیە ئەم شەوانەتان ئەم کاتانەتان بقوازنەوە کە کاتێکی مبارەکە، کە کاتێکی زێڕینە بە تاعەتی خوا تەبارەکە وتەعالە. هەمیشە دوعا بکەن وەکو ئەم ئیماندارانە دوعایان نەکرد. کلیلی سەرکەوتنی عابد بریتێ لە دوعا. زۆر دوعا بکەن ئەم شەوانە بەتایبەت، ئەم شەوانی کە یەک دقەی وەکو 50 قوسور ڕۆژ وایە، یعنی یەک سوبحان الله بکەی خوا لێتی وەرگرێ لەم شەوانە کە شەوێک بێ ئەو شەو بێ کە شەوی قەدرە. یەک سوبحان الله وەکو وایە 55 ڕۆژ تقریبا بڵێ سبحان الله سبحان الله سبحان الله. 55 ڕۆژ پێتان نەکرێ بڵێن سبحان الله. دێ قوسور مەکەن، قسور مەکەن. چەند لەحظەیەکی کەمە عەسا وەلەعەلە خوای گەورە میهرەبانیمان لەگەڵ کە بە ڕەحمی خۆی لێمانی قبوڵ کات. دوعاش بکەن بپاڕێنەوە، هەمیشە دوعای آخر خێری بکەن، هەمیشە دوعای بەردەوامی بکەن لەسەر تاعەت، هەمیشە بڵێن خوایە بەرەو ڕەزامەندی، هۆکارەکانی ڕەزامەندی، ڕێگاکانی ڕەزامەندی خۆت بمان بی. لەوەی هۆکاری تووڕێی تۆیە، ڕێگاکانی تووڕێی تۆیە خوایە دوور مەخەی تۆ لێ.